بناوی خۆی بەخشندەی میهرەبان، حەمد و ثەنا و سوپاس و ستایشی بێپایان بەخوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتا زەمان. گا بەڕێزەکانم، خوشکە بەڕێزەکان، لە زنجیرە باسەکانی ئادابە ئیسلامیەکان دەرسی ئەمڕۆمان باسی ئەدەبێکی تر لە ئادابە ئیسلامیەکانەکەین، ئەویش بریتیە لە ئەدەبی سەردانی نەخۆش. طبعاً خۆشەویستەکانم، ئەدەبی سەردانی نەخۆشێکێکە لەو ئادابە زۆر گرنگانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام احتیمام و گرنگیەکی تایبەتی پێداوە و کردوێتە مافێک لەو مافانەی کە پێویستە لەسەر مسلمان بەرامبەر بە برای مسلمانی ئەنجامی بدە. رسول الله فەرمێ صلى الله عليه وسلم: حق المسلم على المسلم خمس. مافی هەر مسلمانێک بەسەر برای مسلمانێوە پێنج شتە، ئەنی هەموو مسلمانێک مافی هەیە بەسەر برای مسلمانێوە لە پێنج شتە. یەکەم رد السلام، وەڵامدانەوەی سەلامی. کاتێک مسلمانێک سەلامت لێەکە، وەڵامدانەوەی سەلامەکە واجبی یان مافێکە لە مافەکانی مسلمان بەرامبەر بە برای مسلمانی. دووهەم سەردانی کردنی نەخۆش. ئەگەر بە ڕێزێک، برایەک، کەسێکی نزیکت، دۆستێک، ئەهلی مزگەوتێک کە نزیکە لە تۆوە نەخۆش کەوت، پێویستە لە سەرشانی تۆ سەردانی بکەی. ئەویش یەکێکە لە مافەکانی مسلمان لەسەر برای مسلمانی. واتباع الجنائز، و شوێنکەوتنی جەنازەکەی ئەگەر وەفاتی کرد. وإجابة الدعوة، وكاتێک دعوت دەکا بۆ خواردنێک لە ماڵەوە، پێویستە لەسەر تۆ دڵی نەشکێنیت و وەڵامی بانگەوازەکەی بیتەوە. وتشميت العاطس، وكاتێک کە ئەپژمێ ئەگەر وتی الحمد لله، تۆش بڵێ دوعای بۆ بکەی، بڵێ يرحمك الله، ئەویش دووبارە دوعا بۆ تۆ کە ئەڵێ يهديك الله ويصلح بالك. ئەمە لەم حەدیثە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی پێنج مافەکە لە مافەکانی مسلمان بەرامبەر بە برای مسلمانی. لە حەدیثێکی ترا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: حەقی مسلمان لەسەر برای مسلمانی شەشە. ئەمجا یەکێکی تر زیادەکە لەم حەدیثە، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: حق المسلم على المسلم ست. ئەصحابەکان پرسیاریان کرد، فەرمویان: ئەی پێغەمبەری خوا، چییە ئەو حەقانە، ئەو مافانە؟ فەرمووی: إذا لقيته فسلم عليه. فەرمووی ئەگەر پێی گەیشتی سەلامی لێ بکە. لە یەکەمیانە لە حەدیثەکەی پێنجدانەکە ئەفەرمێ وەڵامی سەلامەکەی بەرەوە، بەڵام لەم حەدیثە ئەفەرمێ ئەگەر پێی گەیشتی سەلامی لێ بکە. یعنی ئەگەر گەیشتی بە برای مسلمان سەلامی لێ بکەی، ئەگەر دای بەلاتە پێویستە سەلامی لێ بکەی، و ئەویش واجبە لەسەری وەڵامت باتەوە. ئەمە مەسئلەیەکە زۆر گرنگە. من عەرزم کردن شەیطان یەکێ لەو شتانەی کە زۆر هەوڵی داوە کە وەکو بڵێ لە ناو مسلمانانە لایدا و بیکاتە کەلێنێک لێەوە بێتە ناوی کۆمەلگای مسلمانەوە و دەستی خۆی بۆ شوێنێ مەسەلەی سەلام. هیچ شتی ئەوەی سەلام شەیطان محارەبەی نەکردووە. ملتەزمترین کەس سەلامی لێەکەی نایسێنێتەوە، دا بەقەڵ تا سەلامت لێ ناکە. کێشەیەکی زۆر گەورەیە و بیانوویەکشی بۆ خۆی دۆزێتەوە. طبعا ئەو بیانوە ئەو دۆزیێتەوەی تۆش ئەتوانی هەمان بیانوو بۆ ئەو بدۆزیتەوە. ئەو بە تۆ ئەڵێ مبتەدیعە، تۆش ئەتوانی باو بڵێ مبتەدیع، جا ئیتر خۆ شەیطان ئەوەی گەرەکە. ئەم نەگبەتیەکە کە ڕووی کردوتە مسلمان. مع العلم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: والله ناچنە بەهەشتەوە هەتا ئیمان نێنن، و ئیمانیش نایەنن هەتا یەکتان خۆش نەبێ. ئایا شتێکتان پێ نەڵێم کە ئەبێتە مایە ئەوەی خۆشەویستی لە نێوانتانە بڵاو بکات، یعنی بڵاو ببێتەوە؟ ئەوەیە کە سەلام لە یەکتری بکەن. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم کەوابوو سەلامدانەوە ئەبێتە مای خۆشەویستی ئەبێتە مای ئیمان شەبێتە مای بەهەشت. یعنی ئەم مەسەلەیەکی زۆر حساسەوە بێ ئاگامان لێی بێ.
دوهم افرمي اگر داوای لێ کردی بڕۆی لەگەڵ یا بۆ خواردنێک لە ماڵەوە ئەفەرمێ وەڵامی بەرەوە يعني سبحان الله دعوتکردن بۆ ماڵەوە کابرا کە دعوتەکە عوزرێکی تەواوت نەبێ نابێ وەڵامی نەدەیتەوە خەڵک ئەم شتە زۆر بە ئاسانی ئەگرێ کابرا دعوتێکا بۆ ماڵەوە یەکسەر بیانوویەکی بۆ دۆزێتەوە ناڕوا هیچ عوزرێکیشی نییە وإذا استنصحك فانصح له ئەگەر داوای ئامۆژگاریەکی لێ کردی ئەفەرمێ پێویستە بە جوانی ئامۆژگاری بکەیت داوات لێکە ئەڵێم فڵان شت چۆنە تۆ ئەبێ بە جوانی خیانەتی لێ نەکەی بە جوانی پێی بڵێ فێڵی لێ نەکەی و ئەگەر پژمی و سوپاسی خوای کردوتی الحەمدولله ئەفەرمێ فەشەمیته تۆش دوعای خێری بۆ بکە بڵێ یەرحەموک الله طبعا ئەویش دووبارە ئەڵێ یهدیک الله ويصلح بالك و ئەگەر نەخۆش کەوت سەردانی بکە و ئەگەر مرد بکەوە شوێن جەنازەکەی لە ڕیوایەتێکی ترا یان لە حەدیثێکی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیکا بە حەوت ئەم حەقانە ئەکا بە حەوت ئەفەرمێ سەردانی نەخۆش شوێن کەوتنی جەنازە دوعاکردن بۆ ئەگەر کەسێک پژمی و هەروەها وەڵامدانەوەی سەلام و ئەگەر سوێنی لەسەر شتێک خوارد سوێنەکەی بۆ بەجێ بێنە کابرا سوێنە خوا ئەڵێ واللهی لە شتێک ئەڵێ واللهی تۆ پارەکەی نادەی من ئەیدەم تەواو تۆش مەڵێ واللهی من ئەیدەم نا تەواو مادام ئەو سوێنی خوارد سوێنەکەی بۆ بەجێ بێنە و نەسر المەظلوم و ئەگەر زوڵمی لێکرا سەری بخە ئەگەر زوڵمی لێکرا سەری بخە نەک تۆش بکەوی لەگەڵ زاڵما و لە قەبنیتە سەر مەظلومە ئەمەش نەکبەتیەکە ئەمڕۆ لە ناو مسلمانانە پێیا بووە هەر کەسێک زوڵمی لێکرێ سەیرەکەی زۆرێک لە مسلمانان ئەبن بە یارمەتی دەری زاڵمەکە و بە لەقا چنە سەر سەری کابرای مەظلوم ئەمە نەکبەتی آخر زمانە لە ناو مسلمانانە پێیا بووە و وەڵامدانەوەی دعوەتەکەی ئەگەر دعوەتی کرد بۆ ماڵەوە کەوابوو لەم حەدیثانەوە بمان دەرەکەوێ سەردانیکردنی نەخۆش مافی مسلمانە لەسەر برای مسلمانی و خۆشەویستەکانم نەخۆشیش طبعا ئەتوانی بڵێ خۆی بۆ خۆی ڕاستە مصیبەتێکە ڕاستە قورسە بەڵام لەلایەک لەلایەکانەوە جۆرێک لە نیعمەتیشە لە ڕەحمەتی خوایە بۆ مرۆڤەکان ئیمامی ابن القەیم ئەفەرمێ ئەگەر لە دنیاە نەخۆشی نەبوایە مصیبەت نەبوایە بەڕاستی خەڵکی تووشی کبر و لە خۆبایی بوون ئەبوون تووشی دڵڕەقی ئەبوون بەس کاتێک تۆ خۆت نەخۆشەکەوی ئەو کاتە بەزەید بە نەخۆشەکانە دێتەوە کاتێک تووشی مصیبەتێک ئەبی ئەو کاتە بەزەید بەو کەسانە دێتەوە کە تووشی مصیبەت هاتوون یەکێ لە حیکمەتەکانی ڕۆژوو خۆی بۆ خۆی ئەوەیە کە تۆش بڕۆیتە ئەو حاڵەتەوە کە هەست بکەی کە فەقیر چۆن برسی ئەبێ فەقیر چۆن تینوی ئەبێ تۆش لەگەڵ ئەوە هەست بەو هینە بکەی هەست بەو ناڕەحەتیە بکەی یەکێ لە حیکمەتەکانی ڕۆژوو ئەوەیە کە تۆ لەگەڵ کابرای فەقیرە چۆن ئەو برسی ئەبێ تۆش هەست بە برسێتی بکەی فەزڵی سەردانیکردنی نەخۆش ئەو کەسێک کە سەردانی نەخۆش ئەکا خوای تەعالا لەگەڵ یایەتی لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوای تەعالا ئەفەرمێ طبعا حەدیثەکە قودسیە لە ڕۆژی قیامەتە خوای تەعالا ئەفەرمێ لە حەدیثێکی قودسیە هاتووە لە ڕۆژی قیامەتە خوای تەعالا ئەفەرمێ ئەی بەنی ئادەم بۆ من نەخۆش کەوتم سەردانت نەکردم یعنی خوا بە ئێمە ئەڵێ بۆ من نەخۆش کەوتم سەردانتان نەکردم ئەڵێ خەڵ ئەوان چڵێن ڕەبی پاک و بێگەردی بۆ تۆ نەخۆش ناکەوی تا ئێمە سەردانت بکەین فەرمووی فڵانە عەبدم کە نزیکت بوو دراوسێت بوو خزمت بوو نەخۆش کەوت تۆ سەردانیت نەکرد ئەگەر سەردانیت بکردایە منت لە لای ئەوە ئەبینی ئەگەر سەردانت بکردایە منت لە لای ئەوە ئەبینی مەلائیکە سەڵاوات لەسەر ئەو کەسانە ئەدا کە سەردانی نەخۆش ئەکەن پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم هەر مسلمانێ بە ڕۆژ سەردانی برایەکی مسلمانی بکە حتا ئێوارە 7,000 مەلائیکە دوعای خێری بۆ بکەن سەڵاواتی لەسەر ئەدەن و ئەگەر بە شەویش بە ئێوارانیش سەردانی بکە حتا بەیانی 7,000 مەلائیکە سەڵاواتی لەسەر ئەدەن واتە دوعای خێری بۆ بکەن ڕەحمەتی خوا دا ئەبەزێتە سەر ئەو کەسەیە کە سەردانی نەخۆش ئەکا پێغەمبەری خوا ئەفەرمێ هەر کەسێ سەردانی نەخۆشێک بکە لەناو ڕەحمەتی خوایە هەنگاو ئەنا بۆ لای نەخۆشەکە
و ئەگەر لە لای نەخۆشەکە دانیشت ئیتر بە کاملی ڕەحمەتی خوادا ئەبەزێ بەسەریە. دیارە خێر و بەرەکەتێکی زۆر زۆرەکە تۆ سەردانی نەخۆش بکەیت. لە حەدیثێکی تر هاتووە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم هەر مسلمانە سەردانی برایەکی مسلمانی بکە کاتێ نەخۆشەکەوێ بەردەوام ئەو کەسە بەرەو بەهەشت ئەڕوا و لە بەهەشت نزیکە بێتەوە حتا ئەگەڕێتەوە ماڵی خۆی. یعنی ئەو کەسە لە ناو ناز و نعمەتی خوای پەروەردگارایە کە بەهەشتە حتا ئەگەڕێتەوە ماڵی خۆی. یعنی بە کوردیەکەی و بە کورتەکەی بەهەشت بەدەست دێنێ ئەگەر بێت و سەردانی بکە. و مەلائیکەکانی خواش دوعای خێری بۆکەن ئەڵێن خوایە هەموو هەنگاوێک ئەنا پڕبەرەکەتی بکەی خێر و بەرەکەت بڕژێنی بەسەریا و لە هەر شوێنێکە دائەنشێ خێر و بەرەکەتی خۆت بڕژێنی بەسەریا. و ئەو کەسەشی کە سەردانی نەخۆشەکە بەڕاستی دڵی نەرمە بێت ئەو کەسە هەست بە نیعمەتی خوا ئەکا. ڕۆژێکیان کابرایە کاتە لای دایکی ئیمانداران خاتو عایشە رضی الله عنها فەرمووی دایکی ئیمانداران من حەست ئەکەم یعنی نەخۆشیەکی خراپم توش بووە. فەرمووی نەخۆشیەکەت چییە؟ هیچ نەخۆشیەک نییە دەوای نەبێ. فەرمووی واللهی دڵ هەست بە دڵڕەقیەکەم دڵم زۆر ڕق بووە بەزەیم کەمەوە بۆتەوە. فەرمووی ئەوە خراپترین نەخۆشیە کە ئینسان دڵی ڕق ببێ و چاکبوونەوە و دەوای ئەو نەخۆشیەش بریتیە لەوەی کە سەردانی نەخۆش بکەی لەگەڵ جەنازەیە بچی بۆ سەر قەبرستان و بەردەوام بیر لە مردن بکەیتەوە کەوا لە کتوپڕە دێتە پێشت. یعنی ئەو سیانە زۆر زۆر مهمە خۆشەویستەکانم. کاتێ سەردانی نەخۆشەکەی ئیتر حاڵەکە ئەزانی ئەو کاتە هەست بە نیعمەتی خوا زۆر ئەەکەی. یەکێ لە عولەما ئەفەرمێ لە ژیان تا لە عمر تا یەک جار سەردانی سجن بکە تا هەست بە نیعمەتی ئازادی بکەی. لە ساڵێکە یعنی هەموو ساڵێک یەک جار سەردانی مەحکەمە بکە تا هەست بە فەزڵی ڕەوش جوانی بکەی. هەوڵ بدە هەموو مانگێک سەردانی خەستەخانە بکە و نەخۆشخانە بکە تا هەست بە نیعمەتی صحەت و لەش ساغی بکەی. جا زۆر گرنگە ئینسانی مسلمان بەردەوام بیر لە نیعمەتەکانی خوا بکاتەوە بەسەریەوە ئەویش بەوە پەیابێ کە باسمان کرد. داواکارین خوای پەروەردگار بخاتن ناو جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە و هیدایەتمان بدە.